بەڵا خۆشەویستان یەکێکی تر لە تەورەکانمان ئێمە هەمیشە ئەزمون و توانا و لێهاتووی هەموو کەسانە دەرەخین کە لە بوارێکدا لێهاتوویان هەیە یان توانایەکیان هەیە یان دەستێکی باڵایان هەیە. ئەم جارە باز لە ئەزمون و توانا و لێهاتووی خانمانەکەین لە وەرزشی پاراگلایدەردا. ئەزمونی خاتوسۆز حەسەن باز دەکەین لە وەرزشی پاراگلایدەردا و بە وتەی خۆی کەمێ پێشەوەی بێتە بەرنامەکەەوە وتی زیاترە بە ئەوە بە ئاسمانم وەکۆی لە ئەرزمەی لە ئەرزا کێشە ڕۆشتنم هەیە. جا باسی ئەو ئەزموناکەین چۆنە ترس چۆن کۆنتترۆڵی ئەو ترسانە بکەن چۆن ڕاهاتووی لەسەر ئەم وەرزشە. خاتوسۆز حەزان بۆ خۆی میوانە لە لامان زۆر بەخێر بێ خاتوسۆز. بەخێر سۆزیان زۆر سپاس بۆ دەرفەتە جوانە و سپاس بۆ کەناڵی کورسات. سپاس بۆ بەخێر. جا پێمان بڵێ چۆن و پاراگلایدەرت هەڵبژارد ئەم وەرزشە چۆن هەڵبژارتەوە خۆت خاتوونێ؟ من پێشتر خۆم یاریزانی تۆپی دەست بوو کە کاتێکی تر هەستم کرد پێویستم بە وەرشێکی ترە تاقی بکەمەوانێ بەدەر لە وەرشی ئەرزی حەزم کرد وەرشێکی جیاوازتر هەڵبژێرم کە ئەم وەرشەم بینی پاراگلایدەر لە ڕێگەی ئەوەی کە زانیم فێرگەی تایبەت هەیە و ئەتوانیت بە شێوەیەکی زۆر پرۆفشناڵ و ئەکادیمی فێر ببیت. چوومە ناو یاریەکە و دەستم کرد. باشە سۆزە یان چی پاڵنەر بوو بۆ ئەوی کە تۆ لە تۆپی دەستەوە بچی بۆ ئەم وەرزشە چی وای لە تۆ کرد؟ حەزم لە سەرکێشی بوو. حەزمە کرد یعنی زیاتر لەو توانایانی کە خۆم هەمە هەستەکەم کە ئەتوانم وەرشێکی تر تاقی بکەمەوە بە تایبەت وەرشی سەرکێشی. چوومە ناو وەرشەکە و پاڵنەرێک بوو بۆ من کە ئەمیز ئەو هەستم تاقیکەمەوە ئەتوانم وەرشێکی تر بکەم کە سەرکێشیش بێ لە هەمان کاتە. جا ئەم پێم بڵێ ئەم جۆرە وەرزشە بە تایبەت بۆ خانمان تا چەند قورسە چونکە ڕەنگە زۆر کاتێمێ خانمان بترسین زۆر نەوێرین لە بەرزی و بۆ زۆر بابەت بڵین بەخوا بۆ ئێمێ خانم نابێ و تۆ سەر و سەودا و لەگەڵەمایە چۆن هەڵی کرد؟ بە پێچوانەوە هیچ ترسێکی نییە. ئینسان هیچ جیاوازێکی نییە چ ئافرەت بێت چ پیاو بێ. ئەو بەرزیە ترسی نییە؟ هیچ ترسێکی نییە. تۆ تەواو ئەم پاراگلایدەی کە دروست کراوە تەواو سەلامەتە و لە هەمان کاتە ئێمە پەڕشتێکی یەدەگیشمان هەیە و لە هەموو کاتێک شافڕین ناکەین ئەبێت لە هەوای گونجاو و ئاراستەی هەواکەش گونجاو بێت. باشکاڵی تەواو سەلامەتە ڕەنگە پاراگلایدەرەکە بۆ خۆی پاراگلایدەرەکە بۆ خۆی سەلامەت بێ کێشەی نییە بەڵام شۆفێرەکەی وانە ئەمەیان چۆنە کەی پاش چەند ڕاهێنان و ئەولیەکەن کە بتوانی بفڕێ؟ تقریبا نزیکەی من لە سەرەتایە کە دەست پێەکەی لە ڕایانانی ئەرزی دەست پێەکەی سەرتا ناساندنی باڵەکەیە هەروکو چۆن ئەچی تۆ شۆفێریەکەی سایقە کەسەکە پێچەڵێ مەسەلا ئەمە سوکانە ئەمە بەنزین ئەمە ئیستۆپە بە هەمان شێوە ئەم پاراگلایدەرش ئەم شێوازێ بەنزین و ئیستۆپیەیە بەم شۆرەش جۆرەیە یعنی چۆنێتی شێوازی کۆنتترۆلکردنی باڵەکەت فێرەکرێ دواتر چۆنێتی بەرزکردنەوەی باڵ و دواتر تەمرینی ئەرزی فێرەبی چۆن وا بکەیت بڕۆی بە باڵەکە و چۆن برێککەی چۆن بنیشیتەوە دواتر وردە وردە ئاستەکان بەرزەکرێتەوە ئەچیتە سەر ئەوەی تەمرینی گرت بکەیت. من نزیکی بچووکەوە دەست پێ لە گردی نزمەوە دەست پێەکەی دواتر وردە وردە گردێکی بەرزتر دواتر آخر مەرحەلەکە تۆ فڕینەکەی مدەڕیبەکە دڵنیایە لەوەی تۆ فاڵفڕینە تێک ئۆفە و لەگەڵ نیشتنەوەت لاندینە 100% و مەزبوطە و لەگەڵ عازی ئەوە کاتێککە پێچەڵێ برێککە تەواو فول برێک فێر بووی هەموو شتەکان فێر بووی ئەنج ئادنێرێتە سەرەوەی مەرحەلەی فڕینی شاخەکەی. یعنی ئەمانە هەمووی مەرحەلە بە مەرحەلە ئەڕوا نزیکەی من تقریبا وابزانم 10 بۆ 12 تەمرینی ئەرزیم کرد و 15 بۆ 20 فڕینی گردیشم کرد چەندێکە خەریکی شاخ نزیکی لە مانگی نۆی پارەوە من تەمرینەکەم. باسی یەکەم ئەزمونی خۆتمان بۆ بکە کە فڕیت بۆ منە لە شوێنێکی بەرزەوە چیتە خوارەوە هەستە چۆن بۆ کاتە؟ یەکەم ئێواری کە فڕینم کرد لە گۆیژە تەمان 2 مانگ بوو چاوەڕێ بووم هەوا باش ببێ یاریزانی تازە عامەتەن ناتوانین لە هەوای زۆرە فڕینی پێ بکەین ئەبێت چێکی هەوا بکرێت بە کیلۆمەترەکانە زۆر بە حەماز بووم یعنی ئەوەنە چاوەڕێم کردوونە ئەوەنە چاوەڕێم کرده بوو هەوا باش بێ نزیکەی ئەو ڕۆژێکە چاوەڕوان بووم سعاتێک ئاوا وەستا بووم بەس چاوەڕێی هەواکە بووم خوای هەوا باش بێ بەس بڕۆم ئەو خۆشی و ئەو هەموو تەمرینی کردومە بچم تاقیکەمەوە بیبینم لەو بەرزیە کە بەتەنهام یەکسەر کە فڕینم کرد بەبێ وەستان یەکسەر ڕۆشتم
دەڕێبەکەم تۆزە لێشم تووڕە بوو لەبەرەوتی نابێت دواتر وردە ئەمانە هەموویە بێ بە تۆڵی دەرسێک بۆت فێرەبی مەرحەلە دوای مەرحەلە چۆن تەعامل لەگەڵم باڵە سۆزێکیا ئەم جۆرە وەرزشەی کە تۆ هەڵەبژاردووە لەگەڵ وەرزشەکانی ترا لە ڕووی سەلامەتی و چ جیاوازیەکیان هەیە چونکە ڕەنگە ئێمە بڵین ئەم وەرزشە ڕەنگە زۆر سەلامت نەبێ ئەگەری ڕووداوی نەخوازراوی زۆرتیا بێ جامێ تۆکو کچێکی ئازا و بوێر کە لەم وەرزشە زۆر باشیت کۆمنتی تۆمان گوێ لێ بزانین تۆ ئۆڵێکی لە سەلامە ئەم شێوازە وەرشەکە نزیکەی لە 2010 لە ساڵ 2002 لە کوردستان هەیە وا ماوەی 15 ساڵە لەخوا بەزیابە هیچ ڕووداوێکی نەخوازراوی بەتایبەتی حاڵەتی گیانلەندستان نەبووە بە هیچ جۆرێک لە کاتێکا گوێبیستی ئەوە بووین لێ وەرشەکانی ترا مەسەلە لە تۆپی پێرە تۆپی دەسە بە حاڵەتی قودانەوەی زمانە هەر جۆرە چەند حاڵەتێکمانەیە حاڵەتی مردن ڕوویاوە بەڵام ئەم وەرشە هیچ جۆرێک حاڵەتێکی وا نەخوازراوی تیا ڕووینەیەوە حاڵەتی کەوتنی بەسیط هەیە ڕووشاویەکە ئەژنۆ بریناربوونێکە شتێکی بەسیط ئەمانە لە هەموو شتێکا ڕوئەیە ئەمەش هەتا بڵی سەلامەتە و ئەم باڵش هەتا گەیشتۆ بەم دیزاینی ئەمڕۆکە هەیە نزیکەی 200 بەردەوام بووە چەندەها کەس ینی زانا و کەسی ینی پرۆفشناڵ لە بوارەکە ئیشیان لەسەر کردووە باشە سۆز زۆر ئەبینین ینی ئاڵانی دوو پارەگلایدر لە یەکە یان چوزانم ئەم حاڵەتانی لە ئاسمانە ئاستەکەی هێشتا خۆی پێ کۆنتترۆل ناکرێ و لە فیلمە زۆر بابەتمان بینیەوە بەڕاستیش بینیومانە لە چه حاڵەتەکەیەوە پەنابنە بەر پلان بی هەمیشە پلان بیتان هەیە وانە ئەگەر هات و پەڕەشوتەکە و هەموو هەرچیەکە کرد لەگەڵا نەهاتە جێبار پێما بەیەوە پەڕەشوتیشتان پێوە وانە چه حاڵەتێک پەنابنە بەر پلان بی و پەڕەشوت حاڵەتی ئەوەی کە مەسەلان کەوتە دوو پەڕەشوت بەریەکەکەون ئەمە لە وڵاتانی تر زۆر ئەم حاڵەت ڕۆیە لە بروی پەرگلایدی زۆرن ئەمیش یاسای خۆی هەیە پێڵێمان خۆشبەختێ لێرەکەم لێ ئێمە کەمترە بەڵێ ئەم شتە ڕوو لە سواز بخوا بەڵام هیوادارین عنی زۆر ببێت بەڵام حاڵەتی وامان نەبێت ئێمە یاسای دەسەڕاست بەکارێنی کە وەکو چۆ لە شۆفێریە بڵێن پێشڕەوی بۆ سایاقی دەسەڕاستە ئەمیش بە هەمان شێوێت تۆ کۆمەڵی یاسا فێرەکریت لە حاڵەتێکی واشە کە ڕووبات پەڕشتێکی یەدەگمان پێ پەڕشتەیە دەکە کە هەڵئیت لە بە شێوەیەکی ستونی لە شوێنێکی سەلامەت ئەهێنێتە خوارەوانێ لە حاڵەتێکی تر مەسەلان ئەوانەی کە مانۆڕەکەن مەسەلا حرەکاتەکەن سێرەکەی پەڕشتەکەی لێک ئاڵێ یان کرانەوەی نییە لەو کاتەیە پەڕشتەکەی هەڵەیەت باش ئەوەی تر دەستی لەبەرەیە شۆناوە پەڕشتی یەدەگەکەمان لە ئێمە جانتاکە هارنستی پێڵین کە لە شانمایە پەڕشتی یەکدەک لە دەستی ڕاستمانە پەڕشتی یەدەکە هەڵەیت ئەکرێتەوە خۆی ئیتر تواز لەوە هێنی بە جۆرێک کە ئەو کرایەوە پەڕشوتەکەی خۆت پەرەگلایدەکەی خۆت عفو کۆکەی تۆ بە جۆرێک بینیتە بەردەمی خۆت دایبنی بۆی پەڕشوتەکەی کە هەڵت داوە جا شێوازی پەڕشوتەکەی تر ڕێک پەڕشوتیە و خڕە ئەو بە شێوەیەکی ستونی ئەتێنێتە خوارەوە بەڵام ئەمەی ئێمە کە پێڵین پەرەگلایدی خۆمان سوکانی هەیە پەرەگلاید گلاید واتە هەوا ئەبڕێت توانای بڕینی هەوای هەیە بەڵام پەڕەشوت نە بە شێوەیەکی ستونی ئەتێنێتە خوارەوە باشە باس لەوە کردوتە ئەبێ ئێمە چاوەڕێکین تا هەواکە گونجاو بێن اینجا ئێوە توانن ئەم وەرزشە ئەنجام بن لە کاتێک کە تۆ هاچێتە خوارەوە هەواکە گونجاو بووە لە پڕێکە ڕەشە بایەک دەست پێ بکە کەش و هەوا نەگونجێ لەو کاتانە ئێوە چیەکە بۆ یاریزانی تازە وەکوتم لە هەموو هەوایەکە فرین ناکەین کە یاریزان ئەگاتە 50 فرین دەورەیەک هەیە پێوترە SIV واتە لەسەر بەحر تۆ کۆمەڵێک حرەکات هەیە ئەیکەیت بە مدەڕیبێکی تر هاوکارتە لە خوارەوە بە جیاز پێچەڵێ چۆنێتی تێکدانی باڵەکەت و کردنەوەی و کۆمەڵە حرەکاتی ترە مەسەلە تویستە سپایرۆڵە ئەم کۆمەڵێک حرەکاتمان هەیە خولانەوەی ئینفینیتیە ئەمانەی کە بۆ خۆشی خۆتێکی سەرکێشی ئەمە ئەچێتە بواری ئەوەی تۆ زیاتر سەرکێشی بکەیت ئەم حرەکاتانە لە کاتی تێکچوونی باڵەکەیە فێرت ئەکا چۆن ئەم باڵە بکەیتەوە بەڵام لەسەر بەحرێکین لە بەرەوەی ئەگەر هەر خوانە خواسە ئەگەری کەوت نەخوارەوە هیچ زیانێکە پێنەگا تۆ پێشوەختە ڕاهێنانت کردووە ئەم شتانت هەمووی بینیوە لەو حاڵەتێک کە تۆ باسێکی مەسەلە 10 متر ماوە 15 متر ماوە پێشوی بگەیتە سەر ئەرس باڵەکەت لایەکی داخرێ چەند حرەکاتێکە یەکسەر ئەیکەیت فریاکەوی خێرا ئەم باڵە بکەیتەوە فریای ئەکەویت ئەتوانی ئەو شتە بکەیت ئێمە بینیمانە کەسێکی کەش سەرخان لەگەڵ خۆت بەڵێ ئەمەیان چۆن
ئەم ئازایەتی بوێریەک لە خۆتانەوە چۆن ئەگوازێتەوە بۆ مەیسا من هەموو دنیام لەسەر تاپۆکەی ڕەنگە نەوێرم ترسێکم هەیە لە بەرزی خۆبیایەکم هەیە لە بەرز تۆشێتە لە بەرزی من لە بەرزینەوە بەڵام نازانم لە خۆیەوە ترسم ئەجا ئەوە چۆن حەلەکرێەوە مەسەلەی فۆبیا ڕاستە خۆی نەخۆشیەک ئە لە تووباکە دانراوە بەڵام ئێمە هەر لە مناڵیەوە کولتور و عیلەمان وا فێری کردوین مەسەلاڵێ مەکە خراپە ئەکەوی ئەم شتە مەکە نە ئینسان بوێری و جورئەتێکی وای هەیە کە ئەتوانێ زاڵ بێ بەسەر هەموو هەستەکانیە بەسەر ئەو هەموو ترس و دڵە ڕاوکەیە کە هەیەی ئەم وەرزشە فێری ئەوە تەکە کە بوێری و جورئەتی ئەوەت هەبێ لە کەمترین کاتە قەراری باشترین قەرار بێت کە ئەمە لە کەم وەرزشە هەیە تۆ بتوانانی بگەیتە ئەم ئاستە زۆر باشە تەواو سەلامەتەوە کوردە میژە لە بەرزیە بۆ من لە سەر بینایەکی بەرز تاڵغی لەوێ بکەیتە خوار سواری فڕۆکا بێ ئەڵێم فڕۆکەی تۆ بڵێ نەکەوێتە خوارەوە سواری بەلەمە بڵێ تۆ بڵێ نقم نەبێ هەمیشە ئەم ترسەمان هەیە بە تاقیکردنەوەی ینی من یەکەم جار کێشەم هابێت ینی کە تاقیکەمەوە پێت وایە ئەم فۆبیایە نەمێنێ ئەو فۆبیا ئەزانین چۆن ئەبێت تو خۆت ئەم ئیرادەیە و ئەم جورئەتە بۆ خۆت دروستکەیت تو ئەگەر یەکەم شت کە بڵێ من ئەم شتە ناتوانم بکەم یەکسەر نێگەتیڤێکگەینتە ناو مێشکی خۆتەوە تۆ ناتوانانی ئەم شتە بکەیت من شخصی خۆم لە ئاوە ترسم بە بۆنی کە خەو ئەبینم لە خەومە ئەخنکێم ترسێک بۆ من دروست بووە بەڵام کە ئەڕۆمە دەرەوە مەسەلەن ئەڕۆین بۆ دایڤین چین بۆ ژێر ئاومە لە ئەکەین لەبەرەوەی من وای خەمە مێشکمەوە لەوانەیە ئەمە کۆتا جارم بێ بێم ئەم سەرکێشیە بکەم لەبەرەوە ئەچم ئەیکەم و ئەشتوانم و سەرکەوتوش بمتێ یعنی ئەبێت تۆ ئەم جورئەت و ئەم ئیرادەی بۆ خۆ دروست بکەیت وەکو وتم پەرەگلایتی ئێمە تەواو سەلامەتە و ئەو فڕۆکەوانانەی دوو نەفەری ئەکەن نزیکەی 10 بۆ 15 ساڵە ئەزمونیان لەم کارەیە باش اینجا تو ئێستا پێمان بڵێ با بزانین فێربوون بۆ ئەم وەرزشە ئاسانە هەروەها لەگەڵ ئەوەشا کێن ئەوانەی کە ناتوانن ئەم وەرزشە ئەنجام بن و بیکەن بەڵێ وەرشەکەت ئاسانە ئەتوانی فێربی یاریزان هەیە بە ماوەی هەفتەیەک چۆتە سەر شاخ و فڕینی خۆی کردو بەڵام ئەبێت هەوا باش بێت و ئەو کەسەش هاوکار بێ لەوەی بە زووترین کات شتەکان فێر ببێت ئەو کەسانی کە ناتوان ئەم وەرشە بکەن کەسێک کە بزانین وەکوتمان فۆبیاکەی هەر هەیە و ئێمە ناتوانین بۆی چارەسەرکەین کۆنتڕۆڵ ناکرێت بەڵێ یان زەختی هەیە یان شەقیقەی هەیە زەختی لۆسەن لە بەرزیە ئیتر زەختێکی زۆر لەسەر مێشکی دروستە بێ تەمەن عامەتەن لە 20 ساڵەوە یا 15 بۆ 20 ساڵی تر بەرەو سەرەوە باشترە لەبەر وەزن و کێشیش ئەوانش تەسیریە لەسەر باڵەکە و زائیدەن هەتا بەرەوسەر ئێمە یاریزانمان هەیە لە گۆیژە ئەفرە ماشەڵای لەوێت تەمەنی 56 ساڵە بێت یعنی ئەمە بۆ خۆشی خۆی بۆ متعای خۆی یەد وەرشەکەکە کەسێکێشی زۆر بێ کێشەی نییە گەرم وەرزش ئەنجام بە بۆ باڵەکان بەپێی وەزنەکانە دوو نەفەرەکانش بە هەمان شێوە تەوزیعات بێ بەسەر باڵەکەیە کێشی کەسەکە و نەفەرەکە و بەسەر ینی هارنس و احتیاط و کامل شتەکانی مەسەڵ فڕەنسەری خوارەوەکان زۆر کە پرسیارەکەم فڕی و لە ئاسمانە خۆی لە حاڵەتی مەسە لە حرەکات و ئەم جۆرەشتانەیە سێری خوارەوەکی سرت گێژەخۆ باشە ئەبینم هەیەنە نمایشی پێکە بینیمە ئاوا چوزانم تەقلەی پێڵەن چی پێڵەن لەسی نازانەوەوانە بە ئینگلیزی بە کوردی چییە یعنی ئەم نمایشانە چۆنەوە چ کاتێکە گەیبەوە بە ڕاهێنانی زۆرە گەیبەوە یان وەکو باسم کرد ئەو نمایشە ئەتوانی لە سەر بەحر ئەو جۆرە کە پێوتێ شادەیە کە تۆ بخۆت بەدەستێنی SIV ئەو حرەکات و ئەو مانۆرانەیە کە تۆ ئەیکیت و مدەڕیبەکە لە خوارەوە پێچەڵە مثلە جیهاز لەگەڵتە دەڵێ ئەو حرەکەی بکە فلان بنمەسە ئەو تاڵە AB ڕاکێشەها کۆمەڵێک حرەکاتە کە ئەمە ئەو کاتە ئەی خوێنین و یاریزان مدەڕیبەکە پێمانە باشە ئەو باڵانە ئەگەر ئەو پەتانەی تێکچێ لێرە چاکە کرێ یاخود ئەبێتتر ئەوە تاولا بێت و دانێکی تازە بین ئێمانە چۆنە مثلە لە حاڵەتی دڕانێکی بەسیتی باڵەکەتە لێرە بڵێ لە بروی وەکالەتی شەریکەکان هەیە توانی بە پارچێک پلاستەری تایبەتی خۆی هەیە بۆی هێنیت و شاکێگەیتەوە تاڵەکان بە هەمان شێوە ئەگەر چاکش نەکرێ ئەتوانین بینێریم بۆ دەرەوە مەسەلە لە ئێرانە لە هەرشەرەوە نیە کە دڕا لە ئاسمان دڕاچیەکەن ئەوە خۆی ئاسمانیش تۆ یەک تاڵ نییە مەسەلە باڵەکەی من کە من فڕینی پێەکەم 37 تاڵە هەر تاڵێک تا چەند تاڵ بە پسڕە کێشەی نییە
تۆ لەو کاتەیە بێت خۆت بزانی کام تاڵت پسراوە خۆت ئەی بەسەر کام لایەنە تەوازنی باڵەکەت ڕائگری بۆی بزانی بە کام لایە ئەڕوات هەر تاڵێک نزیکی 100 کیلۆگرام هەڵەگرێت یعنی تۆ 37 تاڵت پێوەیە ئەگەر بێی دابەشی بکەی هەر تاڵێک کیلۆگرام بۆ 2 کیلۆگرام ئەچێتە سەری یعنی تۆ لە 70 زیاتریش لە سەیفە باش هەمیشە کە بیر لەم وەرزشە ئەکەمەوە من خۆم ئەڵێم لەواچێک دەستپێک ئەیە وانە ئەی خاڵی دەستپێکە کافڕی بەڵام بی کەس نازان لە شوێنیشیتەوە وایە یان نەخێر تۆ لە ئەیەوە ئەفری بۆ بی شوێنتان هەیە کە بنیشتنەوە بێت لێ بنیشیتەوە یان ئەمە باتە حکوومەکە یان شۆفێری خۆتە پرسیارەکەم ڕوونە من بە ئۆتۆمبیلێک لێرەوە چم بۆ گەڕێکی تر بەڵام پەرەگلایدەر لە ئەزمەرکە ئەفری لە شوێنیشیتەوە خاڵتان هەیە خۆی ئەبێت چاوەڕێکی تا شوێنێکی باشە ساحی تایبەت بە خۆمان هەیە زۆر کات هەیە هەوا ئەو ڕۆژی فڕینەکەین هەوا خۆشە ئەتوانین بە سعات بە 2 سعات لە ئاسمان بمێنیتەوە زۆر کاتیش هەواکە یارمەتی دەر نییە بۆی زیاتر بمێنیتەوە لە شوێنێکی خاڵێکی تایبەت ساحێکی تایبەتمان هەیە تۆ ئەپروجی خۆت وەرەگری هەروەک چۆن تیارە کاتێککە مەتاری بۆ دانراوە یەک لە مەتاری خۆی ئەنشێتەوە خولانەوەیەکی خۆی هەیە مەسافی خۆی وەرەگری هەتاوەکو بەرزی بکوژێ و نزم بێتەوە ئێمەش بە هەمان شێوە بەرزی ئەکوژین بە کۆمەڵێک حرکاتە سوورانەوەی ئینفینیتیە کۆمەڵێک برێکە ئەم شێوازانە ئەیکەین هەتاوەکەین نزم بینەوە بین لەو خاڵی کە دیاریمان کردو بنیشینەوە باشە اینجا سۆزە یا هەموو جۆرە وەرزشەکان ئەو کەسانی کە وەرزشکارن لەو بوارەیە ئامانجێکیان هەیە ئەیانێ بەشداری پاڵەوانێتی جیهانەکان بکەن و پلەیەکی باش بەدەستبێنن لەم جۆرە وەرزشەی ئێوە چۆنە ئێوە هیچ ئامانجێکتان هەیە بۆی کە بچن بەشداری پاڵەوانێتیەکان دەستکەوتێک بەدەست بێنن لەسەر ئەم بابەتە قسەمان بۆ بکەم ئەکیت هەر یاریزانێک کاتێکێتە هەر وەرشێکەوە ئامانجی ئەوەیە ببێ بە یاریزانی منتەخەبی عێراق مەسەڵەن ئێستا ئێمە کە لە ناو عێراقین بێ بە یاریزانی هەڵبژاردی عێراق ئامانجی ئێمەش هەر ئەوەیە چونکە ئێمە وەکو کە لە عێراقین ئەبێ هەر بۆ منتەخەبی یاری بکەین کە بەناوی عێراقەوەی وەکو چۆن هەموو پاڵەوانێتێکیش کرا لە سلێمانی لە عەربەت هەموو جیهانی بوو پاڵەوانێتەکە عێراقڕێکی خست کۆمەڵی یاریزانمانە بینی کە لە دەرەوە هاتوون بە گروپ هاتوون ئێمەشی جیاوازێکمان نییە کوڕ و کچ بەیەکەوە هاتبوون بەڕاستی هەتا بڵێ پاڵەوانێتێکی تایبەت و خۆش بوو ئێمەش هیوادارین وەکو ئەوان بتوانین گروپێک دروست بکەین هەم لە ئافرەتان بە تایبەتی من حەزەکەم ئیش لەسەر ئەوە بکەم کە ئافرەتان بێن ناوەشەکەەوە خانمین باش هاتوتە نامۆرزش لە ئێستا چەند خانمێک تەمرینە لە تەمرینکردنان بەڵام چاوەڕی ئەوەین بێنە ئینشەڵا بگەنە سەرەوەی فڕینی سەر شاح بکەن ئینشەڵا هەمیانە بینین لە ئاسمانە دەستان خۆش بە خاتوچۆر حەسەن دەستە خۆش بە سۆزێکیان سپاس بۆ ئامادەبوونە سپاس بۆ ئەمە دەستە خۆش